وەکو سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ئەو ڕاگەیاندنە بکەین بۆ خەڵکی شاری سلێمانی لە سنووری شارەوانی سلێمانیە کە شارەوانی سلێمانی ئامادەکاریی تەواوی کردووە و 56 پارچە زەوی دابین کردووە بۆ شەهیدان کە دابەش کرێ بە سەریانە بە پێی میکانیزمێک ڕێوشێنێک بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدانە 56 پارچە زەویە کە ئێستا مەوجودە و دابینمان کردووە کە پێشتر فەرمانیان هەیە و ڕەزامەندی وەزارەتی ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی هەیە. هەروەها ئەوە 56 پارچە زەوی بوو، هەروەها 460 پارچە زەوی تریش ئامادەکاری بۆ کراوە ئامادەمان کردووە و ئێستا دەستمان کردووە بە ئەوەی کە ڕێکاری ئیداری و ڕۆتینی و یاسایی بگرینە بەر بۆیان. ئەو 460 پارچە زەویەش بۆ زیندانیانی سیاسیە کە ئەوانیش بە فەرمانی 868 لە 21 ساڵی 2010 فەرمانیان بۆ دەرچۆ ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانیان هەیە. ئێستا زەویەکانمان ئامادە کردووە بۆ ئەوی بتوانین بە پێی میکانیزمێک بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدانە بتوانین دابەشیکەین بە سەریانە. ئەمە هەوڵێکی زۆرمان داوە بۆی ئەم زەویانە دابینکەین و هەروەها بیان پارێزین بۆی بتوانین ئینشەڵا بگاتە دەستی هەم خانەوادەی شەهیدان و هەم زیندانیانی سیاسی و پیرۆزبانیان لێکین ئینشەڵا لە خانەوادەکانیان و لە خۆشیان ئینشەڵا سوودی لێوەربگرن.